بەدریە غەفور یەکێکە لەو فەرمانبەرە گرێبەستانەی ماوەی 8 ساڵە چاوەڕوانی دامەزراندنە بە موچەیەکی 250,000 دیناری سەرپەرشتی خانەوادەیەکی 6 کەسی دەکات. بەهۆی دانەمەزراندنەوە لە هەڵەبجەی شەهیدەوە هاتووە بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران تاکو نیگەرانی و ناڕزایەتی خۆی بگەێنێتە لایەنی پەیوەندیدار. ئەمە چیرۆکی هەزاران فەرمانبەری دیکەی گرێبەستە کە چەند ساڵە حکوومەت دەستیان پێدەکات و لە مافی دامەزراندن بێبەشی کردوون. 250,000 هیچ موچەیەکی ترمان نییە، هیچ شتێکی ترمان نییە، 6 خێزاین لە ماڵەوە، یعنی 250 بەیانێسم تا نیوەڕۆ تا جاری وایە دوو لەوێ بم ئیشەکەم کارگوزارم، یعنی چۆن شتی وایە بێ 250 بەشی چێکە. پێشتر بەڵێنان پێدراوتیان دوای 3 ساڵەتان کەین بە ڕەسمی وا بوو، ساڵانە پێمانەڵێن ئەکرێن بە ڕەسمی، یعنی ئەکرێن بە هەمیشەیی نەکراوین تا ئێستاش. من وەکو فەرمانبەرێکی گرێبەست 10 ساڵ و 2 مانگە گرێبەستم، ژیان گوزارانەوە ناچێ بەڕێ بە 250,000 لە هیچ مافێکمان نی سبونەوە لە دارێ بکەم قاچێ مشکل هیچ مافێکم نی، موچەی ماڵ خێزار و نی هیچ شتێ، یعنی بۆ ئاوا ناچێ بەڕێوە. داوا لە کەبەرتانی بەڕێزەکەم سەرک حکومەت وەزیری دارایە وەزیری خوێنی باڵا ئەگەر خوێن بە باوکی بێت دەزانن بەخوا باوکایەتی وا نابێت. نوێنەری فەرمانبەرانی گرێبەست لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمەوە چوونەتە بەردەم ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە هەولێر بۆ دەربڕینی ناڕزایەتی و داوایان دەکرد بکرێن بە فەرمانبەری هەمیشەیی. بەپێی هەر سێ راپۆرتی وەزارەتی دارایی کە لە ساڵانی 2020 تاکو ساڵی 2022 بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نێردرابوون، پرۆسەی بە هەمیشەییکردنی فەرمانبەران نەک بارگرانی دارایی دروست ناکات، بەڵکو بڕی 1 ملیارد دینار و 757 ملیۆن و 496,000 دینار بۆ حکوومەت دەگێڕێتەوە. ئێمە زیاتر لە 15 ساڵە من بۆ خۆم 9 ساڵە گرێبەستم تا ئێستا نەکراومەتە هەمیشەیی. جگە لەوەش ئەنجومەنی وەزیران تا ئێستا 3 جار راپۆرتی ناردەوە بۆ بەڕێبەراتی گشتی بۆ جە بۆی کە بزانێ ئایا ئەگەر فەرمانبەرانی گرێبەست بکرێنە هەمیشەیی ڕەهەندە داراییەکەی چییە، ئایا بارگرانی دروستەکە یاخودنا. بەڵام بەپێی هەر سێ راپۆرتەکەی ساڵی 2019 و 21 و 22 دەرکەوتووە هیچ بارگرێکی دارایی دروست ناکات، بەڵکو بەپێی دوایین راپۆرت لە 6 مانگانە بڕی 1 ملیار و 757 ملیۆن دینار و 496,000 دینار ئەگەڕێتەوە بۆ حکومەت. لە فەرمانبەرانی هەمیشەیی زیاتر داوامەغێنێمە. ئەنجومەنی وەزیران هەموو ساڵێژە ئەتاکەم بە هەمیشەی و ناکرێن بە هەمیشەیی. ئێستا ئەمە ئێماتیمان دەیراک ئێمە جواب نهاییمان گەرەکە. ئێمە ناڕۆینەوە حتا جوابێکمان نەدەنەوە. داوامان زۆرە. بەردەوام داوامەکەین بە موچەیەکی کەمەوە هەمانە 250,000 ئەم برایە 250 وەرەگەێت 250,000 ئەین 250,000 بێ بەشی چی بکە؟ ژیانمان بەم شێوە ناڕوات، ئێمە یعنی تاکەی چاوەڕێ بکەین بانکەن بەڕەسمی. ئێمە داوامان لە حکومەتەوەیە کەوا چاوی بخشێنێتەوە بەم گرێبەستانە، یعنی ئەتوانم بڵێم زۆربەی کێشەکان لە موچە ئاگەرێتەوە، گەر موچە تەنها لە موچە عەدالەتی لە موچە هەبێت پێم وایە بە ئاسانی بتوانن ئەم کێشەی گرێبەستەکان چارەسەر بکەن. بەپێی داتا و ئامارەکان لە هەرێمی کوردستان 28,886 فەرمانبەری گرێبەست هەن. فەرمانبەری گرێبەست هەیە ماوەی 15 ساڵ خزمەتی هەیە کەچی هێشتا دانەمەزراوە، لە کاتێکدا بەپێی یاسا هەر فەرمانبەرێک ماوەی 3 ساڵ بە گرێبەست دەوام بکات دەبێت بکرێت بە هەمیشەیی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.